میوانمان هەیە قسەی زیاتر و پرسیاری زیاتریش لەسەر ئەم بابەتە دەکەین کە تا چەند هێزەکانی پێشمەرگە بەرەو ئەوە دەچێت یەک بخرێتەوە بکرێنە ئەو سوپایە با میوانداری زۆر بەڕێز نەجات عەلی بەرپرسی یەکەکانی هەشتای هێزەکانی پێشمەرگە ڕاستەخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە کاک نەجات زۆر بەخێر بی سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان با ئێمە لە سەرەتا لەوەوە دەست پێ بکەین یەکگرتنەوەی هەردوو یەکەی هەفتا و هەشتا بە چۆ گەیشتووە ئەمە گرێچۆرە ئەسڵەکەیە بە لەمەوە قسە بکەین بەڵێ تاوان ئەو پرۆژەی هەیە کە پێی دەگوزرێت پرۆژەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە تەنها یەخستنەوەی هێزەکانی هەفتا و هەشتانیە یەکێکە لەو خاڵان یەکێکە لە خاڵەکان ئێمە هەنگاوی باشمان هاویشت پێشی شەڕی داعش و ئەوانە دوای شەڕی داعش بووە ڕێگر لە بەردەم یەخستنەوەی هێزەکە بەداخەوە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبریش بربەستێکی تری گەورەی دروست کرد لە نێوان ئێمە وەکو هێزەکانی هەشتا هەروە هێزەکانی هەفتاش چونکە هەندێک لەو لیوانەی کە لیوای هاوبەش بوون ینی سەر بە وەزارەتی پێشمەرگەمون لەگەڵ ئەو ڕووداوە لە یەکتر جیابوونەوە ماوەیەکی زۆری ویستە تا توانیمان ئەو لیوانە تێکەڵ بکەینەوە بیان بکەینەوە لیوای هاوبەش یان لیوای یەکگرتوو وا من لە دواتر لەگەڵ هاوپەیمانان و لەگەڵ دۆستەکانمان بەردەوام بووین لەسەرەوەی دەست بۆ پرۆسەیە بکەینەوە ئەوەی هێزەکانی خۆمان لە چوارچەوەی وەزارەتی پێشمەرگەدا ڕێک بخەینەوە دیارە ینی وەکو چۆن لە هەر بوارێک تو دەیبینی لە بوارە عەسکەریەکەش بۆ چوونی جیاجیا هەیە لەسەرەوەی ئایا ئەو تەشکیلاتی تازە هەر لەسەر هەمان ئەو تەشکیلە بی کە پێشتر وەزارەتی پێشمەرگە لە سەبنەمای 50/50 بنیادینە بۆ شێوە بڕاتن ئەم بۆ خۆم یەکێکم لەو کەسانەی کە لەگەڵ مەبدەئی 50/50 لە ناو وەزارەتی پێشمەرگە چونکە مەبدەئی 50/50 و دابەشکردنی 50/50 وەکو محاسسە لە بینی یەکێتی و پارتی یان هەفتا و هەشتا خۆی لە خۆیدا دروست نەکردنی هێزێکی نظامیە و تێبینیم لەسەر ئەو خاڵەشەیە کە پێشمەرگە دەبێتە لە هێزێکی نیشتیمانی پێشمەرگە لە ئەسڵدا لە جەوهەردا هێزێکی نیشتیمانیە بەس ڕێک نەخرایە پێویستی بەڕێخستن هەیە ئێمە ئێستا دەستمان پێ کردووە ئەو ساڵی پار توانیمان هێزەکانی پشتیوانی یەک خۆمە بە هەموو چەکە قوپسەکانی بگوازینەوە بخەینە سەر وەزارەتی پێشمەرگە دواتر دەستمان پێ کرد دوو لیوایتر لیوایەک لە فەرماندەی هەولێر و لیوایەک لە فەرماندەی سەفین ئەوانەشمان لەسەر هەمان هەیکەلیەت و تەشکیلەی وەزارەتی پێشمەرگە ڕێخست مەشق و ڕاهێنانمان پێکردن و گوازرانەوە سەر وەزارەتی پێشمەرگە ینی هەموو چەکانیان هەم لە ڕووی هیچ شتێکیان پەیوەندیەکیان بە ئێمە وەکو هێزەکانی هەشتا نەماوە لە ڕووی کادە و سەیتەرا لە ژێرچەتری وەزارەتی پێشمەرگەن یەکەی ئیداری و حسابیشیان هەر وەزارەتی پێشمەرگەیە بەڵام ئەگەر سیرکەی ئایا وەزارەتی پێشمەرگە لە توانای ئەوەیدایە ئەو هەموو لیوایە دروستکاتن و بتوانانی لە ڕووی عسکەری و لە ڕووی مەیدانی پیادە و سەیتەڕی لەسەر بکەن پێویستمان بە حەڵقەی تر و هەیکەلی ترە باش کاک نەدەبابێ ئێمە ئەمڕۆ لە هەواڵەکانی داهاتبوو کە دوو فرقەی سەربازی دروست دەکرێت من دێم پرسیارم زۆرە بەڕاستی ئەوەندەی دەرفەت هەبێ دوو فرقەی سەربازی دروست دەکەن با لە عێراق گەڕێن وە خۆ دەزانی عێراق زۆر بەڕاشکاوە نەبیێڵین هەتاکو ئێستاش وەکو دەوڵەتێکی داگیر کرد تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانەکە بۆ خۆش زۆر باش دەزانی کەسێکی سەربازی لە ماوەی شەڕی داعشیشدا بە پێی قسەی فەرماندە سەربازیەکان تەنانەت یەک فیشێکیشان بۆ هێزی پێشمەرگە نەناردەوە کە بە پێی دەستوری عێراقی دەبێ ئەوە ینی پێشمەرگەش بەشێکە لە هێزەکانی عێراق باواز لەوانە بێنین ئەو دوو فرقە سەربازی کە دروست دەکرێت هەیکەلێتەکەیان چۆنە ئەمە زۆر گرنگە بەڕاستی مەبەستم ئەوەیە ئەم دوو فرقەیە هێزی پیادە دەبن تۆپاوێژیشی لەگەڵدایە یاخود تۆپاوێژی بەجا هەیە و تانکی هەیە زرێپۆشی هەیە ئەم هەیکەلێتە چۆنە پێشەوەی جوابی ئەو پرسیارە دەبم یەکێک لەو شێشانەی کە هێزی پێشمەرگەی کوردستان هەیەی ئەوەیە هەم هاوپەیمانان و هەم حکوومەتی عێراقیش تەعامل لەگەڵ وەزارەتی پێشمەرگە ناکاتن کە دەبێ تانکیە بێ فڕۆکەی هەبێ دژە موشەشیە بێ یان موشەشی دوورهاوێژیە بێ ئەو پێی وایە بەپێی دەستوری عێراق ئێمە حرەسی هەرێمی کوردستانین دەبێت چەکەکانمان سنووردار بن هەتا ئاستێک چەکمان پێ دەدەن بەڵام ئەوانەشمان پێ نادەن کە بەپێی دەستوری عێراق حەقە پێمان بدرێتن و ڕێگری لێ دەکەن ئەو ماوەیە کە بینیمان
ساڵی پار و پێرار و پێشمەرگەیەکی زۆر لە نەتیجێ ئەوەی دوربینی شەوی نەبوو بەدەستی نەدەگەیشت پێشمەرگەمان زۆر شەید بوو بەدەستی داعش دواترەوە بۆ لەسەر ئاستی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و لە هەموو لایەکەوە تەدەخل کرا لەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و ئەوانە تا موافقەتیان کرد چەند ژمارەیەک دوربینی شەو بگاتە دەستی پێشمەرگە جا ئەگەر لە بۆ دوربینێکی شەو بۆ حرەسیات پاسەوانی عێراق ڕێگری بکاتن لە بۆ تانک و سیستەمی موشک و دژە موشک و درۆن و ئەو تەکنۆلۆژیا پێشکەوتوی ئێستا کە هەیە چۆن موافقە دەکات من پێم وایە ئەوەن هاوپەیمانان یەک لەو کێشانەی ئێمە هەمانە لەگەڵ هاوپەیمانان ئەوەیە کە لە ڕێگەی عێراقەوە تەعامل لەگە هەرێمی کوردستان ئەوە خۆیان ئەو ڕاستیە نازانن کە عێراق نایدا و ئاوە تەعاملەکە بۆ لە ڕێگەی ئەوانەی ئەخۆ عێراق 100 ساڵە نەبوو عێراق نەبووە دەوڵەت نییە بنەماکانی دەوڵەتی تیانی ڕۆژ بە ڕۆژ لێکترازانی زیاتر لە نێوان هێزە سیاسیەکان هێزە ئیتنیەکان تائیفیەکان عێراق حتا لەشکرەکەشی لەشکرێکی تائیفیە حکومەتەکەی حکومەتێکی تائیفیە یعنی بۆیە پێم وایە ئەمریکیەکان ئەو حقەتە دەزانن کە عێراق لە چ وەزعێکدایە بەڵام دیارە لە سیاسەتی دەرەوەیان ئەوان بەو شێوە هاتیە کە دەبێت بۆ شێوە تەعامل لە هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی ناوەندیدا بکەن هەر هاوپەیمانان بەمان ینی پێیان وا بوو حەڵقەیەک نەقسە لە مابینی لیواکان و لە مابینی وەزارەتی پێشمەرگە کە لە ڕووی قیادە و سێتەرا دەبێ فەرقە هەبێ بەوەی وەزارەتی پێشمەرگە باش بتوانێت سەیتەرا لەسەر قوتەکانی خۆی بکا و بتوانێت تعبیئەیان بکات زۆر مناقەشەی ئەو فەرقانە کرا ئایا ئەو فەرقانە بە چ شێوازێک بن یعنی ئایا بە میتۆدی ئەمریکی بی بەریتانی بی بە چ میتۆدێک بی مە دوای بیرمان لەوە کردو واقعی ئێمە وەکو هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان جیاوازە لە واقعی لە ئەمریکا هەیە و لە بەریتانیا یان لە ئەڵمانیا هەیە بۆیە دوای ئەوەی خۆمان لە وەزارەتی پێشمەرگە هێزەکانی هەفتا و هەشتا و مناقەشەیەکی زۆر کرا ڕێککەوتین لەسەر هەیکەلێتی تازە لە بۆ فەرقا کە لە 4 یان 5 لیوە پێک دێ ئێستا ئەو هەیکەلێتە دروست کراوە نووسراوی پێکراوە لە وەزارەتی پێشمەرگا ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کراوە و ماوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر بدا دواتر بین ئەو فەرقانە خەڵکیان بۆ دابرین و کاکنێت مادام وای لێ هات ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە عێراق یەک فیشێکیشمان ناداتێ تەجهیزی ئەم دوو فێرقەیە لە حاڵەتی دروستکردنە هاوپەیمانان دۆستەکانمان کە داوامان لێەکەن یەک سوپا دروست بکەین ئەوان ئامادەن تەجهیزی ئەو فێرقانە بکەن هەتا ئێستا ئەوان ئەوەی وعدیان داوا ئەوەیە کە مەشق و ڕاهێنان بۆ فڕقەیە دەکەن و تەجهیزیشان دەکەن لە ڕووی کەرستەی سەربازی بەڵام چ کەرستەیە ئالیاتی ئاسکەری و سیاراتی دڕع و هەندێک چەکی سووک و ئەوانەی تێدایە وەکو بیکێسی و کلاشیکۆف و لەو مستەوایە بەڵام تانکی تێدا نیە ئەفرۆکەی تێدا نیە موشەکی دوورهاوێژی تێدا نیە و دژەم سیستەمی بەرگریشی تێدا نیە لەوە دەبێ ئێمە هاوپەیمانان لە ئێمە تێبگەن کە ئەو هەڕەشانەی لە سەهارێمی کوردستان هەیە زۆر لەوەی گەورەترە تۆ بتوانی بە هەمە ڕێگە تەمع سوپاسی هێزەکانی هاوپەیمانان دەکەین سوپاسی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەین کە لە جەنجی داعش هاوکارمان بوون پشتیوانیمان بن بە کۆتوانیمان دوژمنێکی هاوبەش شەریک تێک بشێنین و دوژمنەکەش تا ئێستا ینی وجودی هەیە و مایە و هەڕەشەشە لەسەر عێراق و لەسەر ناوچەکە و لەسەر بەرژەوەندەی ئاسایشەکانی ئەمریکاش بەڵام دەبێ بزانن هەڕەشەکانی ئەو هەڕەشانەی کە لە ناوچەکە هەن لە چ ئاستێکن و پێم وایە لە ئاستی هەمەڕ و باجەر و طبعاً بێ ئەویان نەکەن بێ ئەرزشیان نەکەن بێ قیمەتیان نەکەن ئەوانە سوودی خۆیان هەیە و ئیسفادەیان لێ دەکەن و لە شەڕی داعشی زۆر ئیسفادەمان لێکردن بەڵام پێویستمان بە چەکی پێشکەوتوترێ سەیری ئۆکرانیاکە ئەو تەکنۆلۆژیایی بە ئۆکرانیا درا توانی لە بەرامبەر رووسایەکی جلهێز کە تەوقعاتی هەموو خەڵکی سیاسی سەربازی و تەنانەت خەڵکی ئاسایشەوە بوو کە رووسیا لە ماوەی چەند ڕۆژێک کیڤ و ئۆکرانیا داگیر دەکە و کۆتایی پێدێ بەڵام بۆ چەکانەی کە ئەمریکا و ئەوروپا و هێزەکانی بابڵین وڵاتانی ڕۆژاوە بە ئۆکرانیایاندا و ئیرادەیەکی بەهێزیشانە بوو توانیان بەرگری بکەن و پێشم وایە هێزی پێشمەرگەی کوردستان هیچی لە سوپای ئۆکرانیا کەمتر نییە لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ چکەوە چەندین دەیە خوێندە ڕێژەیە قوربانی دەداتن و ئەوەی بۆتە مایەی مانەوەی ئەو نەتەوە ئەو نیشتیمانە ئەو خاکە هێزی پێشمەرگەی کوردستان بە بۆیە ئێمە داوا لە هێزەکانی هاوپەیمانە بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەین
لە ئاستی ئەو ئەڕەشانەی لە سەهرێمی کوردستان هەیە چەکمان پێ بدەن چەکی هێرشمان پێ نەدەن چەکی بەرگریمان پێ بدەن با سیستەمی بەرگری دژە فڕۆکەمان پێ نەدەن دژە فڕۆکەمان پێ بدەن تانکمان پێ نەدەن دژە تانکمان پێ بدەن موشەکی دوور هاوێژ و بالیستیمان پێ نەدەن سیستەمی بەرگن درۆنمان پێ نەدەن دژە درۆنمان پێ بدەن کاک نەزات کاتم زۆر کەم ماوە ئەگەر بە کورتیش وەڵامی ئەم پرسیارە بدەیتەوە من سوپاسە دەکەم بۆ خۆ دەزانی بێژگەل لە یەکێتی و پارتی هەندێک لایەنی تریژەیە هەندێک حیزبەی ئەوانیشەتی چەکداریان هەیە لەم ڕێخستنەوەیە لە ناو ئەم دوو فرقەیە یا ڕێخستنەوە لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە هێزەکانی ئەو لایەنانەش دەگرێتەوە ئەو پرۆژەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی وەزارەتی پێشمەرگە هەیەی و حکوومەت زۆر بە جددی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەسەری ڕاوەستا و زۆر جەخت و تەکیدیش دەکاتەوە لەسەرەوەی هەر کەسێک نێتە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە لە ژێر هەر ناوێک هێزی چەکدارێ بێ بە میلیشیا حساب دەکرێت زۆر باش بۆیە نەک تەنها هێزەکانی هەفتا و هەشتا هەر هێزیشی تر هەبێ لە هەرێمی کوردستان چەکی پێبێ و پێی وایە ئەو شەرعەتی هەیە ڕەوایەتی هەیە ئەگەر لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە نەبێ بە میلیشیا حساب دەکرێت زۆر باشە زۆر بەڕێز نەژاد عەلی بەرپرسی یەکەکانی هەشتای هێزەکانی پێشمەرگە گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش